سڵاو ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت. من هێرۆ زەنگەنە لەگەڵ هاوکارم سیروان خەچۆ ئەمڕۆ لەگەڵتاندا دەبین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت لەسەر یاریەکانی جامی جیهانی تۆپی پێ و دوایاری کە ئێستا لە نێوان ئەرجەنتین و ئیسپانیا بەڕێوە دەچێت. هەتا ئێستاش یاریەکە بەرامبەرە و هیچ لایەنێکیان هیچ گۆڵێکیان تۆمار نەکردووە. جا با بزانین یاریەکە لە کاتی زیادەی یاریەکەدایە، با بزانین تا کۆتایی بەرنامە لەگەڵماندا بمێنەوە پێکەوە بزانین ئەنجامی یاریەکە چیە بێ بۆ ئەم بەرنامە تایبەتە. بەلێگەلی بینێران هێرۆ سلااف لەتە و هەموو بینێران هەر دەرێک گۆلمە تەماشەتکن پڕانیا خەڵکێنەها هەلبەت لیاریە تەماشەتکن هێرۆ لێ مەگۆ ئەمێدوێ دەمژمێرێ دوورن داگوێ جۆش و هەیەجانە خولەکێن داوی لەگەڵ بینەرێن دەنگی ئەمریکا پارڤە بکن وەکو هێرۆژی گوت نەها دەمام داخفن نەها یاریە ئەرجنتین و ئەسپانیا یاریە داوی یا جاما جیهانێ لە ئەمریکا مەکسیک و کەنەدایێ بڕێڤە دەچێت چەند خولەکمانە هینژی 0-0 هێرۆ. بەڵێ هێشتا 0-0 و ئازیزان ئێمە دەزانین یاریەکان با بڵین ئەمە درێژترین جامی جیهانی بوو کە هەتا ئێستا کرابێ. هەتا ئێستا 39 ڕۆژە، ئەمڕۆ 39 هەمین ڕۆژە ئەم یاریانە بەردەوامەوە بە کۆی گشتی 104 یاری ئەنجام دراوە تا بزانین و ئەم مۆندیالە بە هاوبەشی لە نێوان ئەمریکا مەکسیک و کەنەدا بە هاوبەشی لە نێوان ئەم وڵاتانە میوانداری کرا. مۆندیالێکی گەرموگوڕ بووە تا ئێستا زۆر سەپرایزی تیا بوو. بێگومان لەگەڵ میوانی بەرنامەکەماندا باز لەو سەپرایزانش دەکەین کە لەم بەرنامەیەدا ئێمە زیاتر تاوتوێیەکەین چ شتێک زۆر سەپرایزێکی گەورە بوو لەم یاریانە. بەڵام وابزانم خۆشترین شتیش ئەوە بووە سیروان هەتا ئێستا کە دوو تیمی زۆر بەهێز دوو یاریزانی زۆر بەناوبانگ یامال و میسی کەوتونەتە بەرامبەر یەک. بەڵێ لیۆنێل مسی ژاری ئەرژنتینە هێرۆ و لەمین یەمال ژە ئالیێ اسپانیایەک و یاریزانên ji di nifşê cuda hatine hember hev û ji xwe her kes dizanin ha behsa wê wêneya han dike dema ku Messi resmekî wan li gel hev wexta Yamalî biçûk bû û Messi 19 salî bû li Barcelona. Yani temennî ba bilên 19 sal li temeniyan ciyawazî heye ke êsta kewtûnete beramber yek. ڕاستە هێرۆ تە بەحسا کرد تەگۆڤایە درێژترین جاما جیهانی و ڕاستیژی ولۆیە درێژترین 39 ڕۆژن و سەد و هەروها مەزنترین ئەم بێژن مۆندیال ji ber 104 گێم تەف ئەڤا کۆنها نیویۆرکێ بڕێڤە دەچێت 104 گێم ئەڤژی مەزنترین یاریên هەری درێژ لەvê dema ku em diaxivin hêro niha hinek dîmenên zindî hene ji بۆ تەماشەوانên دەنگی ئەمریکا یا ئەم بێژن پڕانیا li گۆر ez dibînim hêro پڕانیا yek jê ya jor yarizan yani em bêjin alîgirên Espanyan û yê xwarê tev li hev diyar dibe. بە پێچەوانی واشنگتن ئێمە هەندێک پێش ئێستا ئازیزان من و سیروان ڕۆشتینە کە شوێنێکی تایبەت لێرە لە واشنگتن دیسی لە ناشنال مۆر دروست کراوە بۆ ئەو کەسانی کە خوازیارن پێکەوە تەماشای یاریەکان بکەن. من و سیروان چوینە ئەوێ کە بینیمان سەدان کەس لەوێ دانیشت بوون کە تازە یاریەکە دەستی پێکرد بوو. سەدان کەسی تریش هێشتا لە ڕیزا ڕاوەستا بوون بچنە ژوورەوە لەبەر دەبێت بە ئاسایشا تێپەڕبی تا بگەیتە ژوورەوە بۆ دانیشتن لەوێ. بۆ گەرمایش ئەو منێژی گوتە بە ئەو نەجارێکێک و ئەم وەکو هەفکاری مەی دەنگی ئەمریکا چەند جارات چوون وێ دەکێت گەرمەهەیە واشنگتۆندا بڕاستی بە حەزاران خەڵک کۆم بوون هەگەر یاری یا ئەمریکا با نەیە ئەمریکا با بە حەزاران خەڵک وێ دەکە کۆم دەبوون و ئیرۆژی جوداهی نەبوو بڕاستی ئیرۆژی بە هەمان جۆش و هەیەجانیش فڕگۆ یاریە هەری مەزنیا مۆندیالەیە. ئەمێ پشتی وان دیمێنên زندی جارێکە دن تەماشەوانان ببن وان ڤیدیۆیەن کۆ منوتە بە هەورە وەختام چوون بەری دەستپێکردناوێ بەرنامەیە ئەمێ بینن سەر ئەکرانی دەنگی ئەمریکا. لێ هێرۆ ئەف نەتەنێ لە ئەمریکا ئەف جۆش و هەیەجان هەیە نەتەنێ لە واشنگتۆنا پایتەخت هەروها لە باژارên کوردستانێژی یەک ژوان باژارە ژی نها قامشلۆیە لە قامشلۆ divê dema han dihêro li qada azadî jêr dibêjin parka azadî bi hezaran xelk kom bûne min hinek dîmenên wê dîtin li ser hevkarê me Emced Kurd û peyamnêr li Qamişlo hinek dîmen şandibûn. با بزانین ئەگەر ئەمجد لەوێ بێ با بزانین بیبینین دیمەنەکان
باشا امجد بمره هيرو امجد كردو بامنير لقام شلوب اوايك زنديج بارك ازادي امجد البارك ازادي نوصى صلاة لي بامجد بله راست دما وباش به دما تباش به سیر و هم دما تباش به هیرو براسین ها ام لپارک آزادینه او پارکا گو ام بیجن 39 روزن جوش و هیجان دیتن لویده که لبرگارینگه جامع جیهانه جبر کل لویده که حرجار کوم دبون لیاما بتایبت دروجین داویده ام بیجن ماچا نیوه داوی و ماچا ایرو حری گرس بوج برگو فستیوالک جیل ورد هات دار خستن وگو نها والفیمت بینن بحزاران خلق بجوش لور کوم بونج علی گرن ارجنتینه و علی گرن اسپانیایی جی بله امجد براستي خوش وتشتغل كيش ديماني جو بري برنامج تهنك ديماني انتو ماركري جمر شاندن جو براسي كس يعني جنقلك نفشو ثمن جدا الور اماده بون كاتش جن مير بير زاروك تشتكي خوش براستي جو الوي بارك ازادي القامش لنولو بالكيش باشا امجد النهار روشا او لهي شوائل ودد بله هیرو براسیل ویده که دماکو اویاریگه ایان اف پارک هاتی دامز راندن ویده که سکیوریتی تایبت هنه کووی پارک دپاریزن لاما شبو یاریگه شبو ماتشن جامع جهانی جی روشن آورته هنه کو اسایش و هزن هواری جی بگرسایی پارسنا ویده وریدکن براستی یعنی ام بیجن اف خال پارک آزادی خالا حری مزنترینه گو خلکن قامشو لی کوم دبن والبر ماتشن جامع جهانی دمینش برکو جي حري فره و سكرينا حري مزن لفر هاتي دا بله باش امجد يعني الجور شاف ديرياتا تلور تجدسبيكا يا في اري لور يا اليجرين ارجنتينا برنيا اسبانيا براسي ام اشتروينا فيجن برانيا و اليجرين ارجنتينا او خنج اليجرين اسبانيا انا او خد ديجيتي ارجنتينا ها بالكي ماجي هيا او اليجري ارجنتينا يا براسي اسماعيل ام بيجن تبي ما تشي تشاواد بين تبيجي كيف سركب بما ام بينن تجلي ارجنتينا الخوتيريه بله اسماعيل ام بيجن الجوري شوباندن ارتش جامع جهاني ارتبينه اف ماتش الامريكا كابا جهاني جوهات دا فستنتا تشاوادي تمام تمام والله جور تبينن امريكا تشكيل باش باشكل جور تبينن كايات و شوالي تصوير شوالي كده وناس باش تصوير و باش تشتغل تمام قال لك سباس بلي سيروان يعني وقو ام دبينجي الفيدك يا علي جرين ارجنتينا فرترنجي جا علي جرين اسبانيا ويعني لويه هي دكن جو ارجنتينا بسركبه و حمي جاردن جو دخلين داويد جو تشاو سردكت بلي امجد هلبت بمره بمينه امجد حياه ضويا برنامج ل الهبتي هول بدك وتهنك ميفان دنجي جمر پیدا بكم نارينه خلق دنجي ورجرن هيرو امن ها هر نيويورك جهه كو افياري افليستك هين لور بردوامه او شنك استا بهزاران كز هوايتيان بوله بونا بله براستين هاجي روجناموان سينان تنجدمير لور بمره سينان جدسبيكا في جامعه جهاني الكوبا جهاني قال لك رابورتين بالكش جبو دنج امريكا شاندن هم ج بوسطن هم ج فيلادلفيا نيويورك بخوات لچند جهان تلور آماده بو نوها چه جداهیات نافبرا وان لیستکن دسپیکی کوپا جهانی بو و یا اتمسفیرا کنها لدوتا هیه بله دم باش سیلوان جباجار نیویورک لباجار نیویورک بگمان اف ماتشا امجن بداوی لنيوجيرسي تي لدار خستن لبالي لنيويورك ونيوجيرسي ام دكان بيجن باكو جمات لايف في اف ليستيك تي ليسن جالك ام بيجن كلاجانيه كمزن هم لباجار نيويوركي هم جل نيوجيرسي هيش بركو شما سروكي امريكا دونالد ترامب ايرو في ماشي تماشا دكه ودالي دن دجي ام دكان بيجن نيويورك جي كي جالكي
دولمنده به تایبەتی جی دالی کلتوری و چانده دا لباجار نیویورک به تایبەتی جی گلک مرو ج اسپانیا ام ج آرژانتینی هنه و ج اسپانیا هنه و ام تایبەتی بجن ج آرژانتینای زیادتر هنه و ماشی تماشا دکن از نها لباجار نیویورک ما و وقت میگو یعنی ماچه کی گلکی گرینگه جبو جبرکو ج 4 سال جاره گتی دار خستن و پشتی چند سال جاره کم کل لباجار نیویورک ام تایبەتی جی آمریکایی دار خستن سروک آمریکایی بالنسبه به شوپینه و به تایبەتی جی به سروک فیفا اینفانتینو را وی ماچی به تاب دشوپینن ماچی که گلکی گرینگه جبرکو آرژانتینا و اسپین اسپانیا یعنی ام بیژن دوی فینال دار لهمبر هفدلیزن ل به تایبەتی از براستی ببیجم جگول چابدری من وقت جگول از لگلکی باجرا من اف فیفا شوپان کسی هیوی ندکرد که اول ماچ دنابر اسپانیا و آرژانتین ببه هر کسی هیوی دکرد که دنابر آرژانتین و فرانسه ببه بله وقت جارا داوینا و اسپانیا ایروجی اسپانیا سینان تظانت تشتكي بالكيش جو ومنو هيرو الفيرجي ما وقتها از امشون واشنطن جدرفي في سندنجي امريكا افجر فيجن فيفا فانزون وجو جهه جو تجي ليه برانيا جماوران ارجنتيني بون وازبارتكم الجم تجي بالكي بيتر ولو وامجد القامش لو جي جو تقول ورا للامريكا تشما سدم اوكو بنابرين ارجنتيني جو امريكا لاتيني بيتر بنابرين ارجنتيني جي الامريكا بر نيزيكاتيا امريكا هربت او يكش سدم اي نوصه راسته جبركو يعني امبيشن بعوائق جغرافيك هم ارجنتين نيزي امريكا ودالي دندجي نهاد بمرو بيجي بيرنك دولتين لاتيني برتيلي نيزيكي امريكاينا وجبرويه كو مثلا جلك كوتشبرين ارجنتيني لا امريكا يجي ديجن بمرو بيجي بيرنك وهروها ميسي جهاد جيهان دا مرو كي امبيشن نافدار جان آرژانتینی تمثیل دیگه و ابجد شکی گرینگ جبو آمریکیان جبرکو هم وقت نگو با آوایی که جغرافیک نیزیوانه پیش من دویش دیبینن دویداری ماچ یعنی ماچ آرژانتینی تیلیستن گله کس تماشا دکن جبرکو از نها زندی بواره و سینان نها دوی بره ازش تربیجم جبرکو اسپانیا گولک برنها انجام و یک صفر انجام هری داوی سینانیا ویج که از دخوازم بینر آربیجم كو نها انجاما فياريه يك بالصفر فران توريس سيروان نازانم سينان لقل ما يانا بلام يكشت كازانم يعني ارجنتين للشوازي ياريكا انا تا اوكاتي كبيش او برنامج دز بيب كاوتشاوم لياريكا اكد اما دزانين كارجنتين هولي اداء ام ياريه بجينه بنالتي لبر اوي جول باريزكي ارجنتين براسي جول باريزكي باشا يعني أمي بتر هيرو بحثا تشتين تكنيكي بكن ليش خور لبنر لنها فيروس باهيين هري داوي باوايكي زندي سراكران دنجي أمريكا درت كيفن هاجر در هنا ريما جارك دنوان دي منن زندي بينا بيشبر فالي ده جدانه على جرين إسبانيا أنا هالبيت أصد بيجم بيجمان جارب كاتيج ماوا بو أرجنتيني جاري نازانين أنجامك تشونه به بلام كاتيج ماوا باب زانين کۆتایەکەی بەچی ئەگا سیروان بەڵام خەڵک بە جۆش و خۆرەوشێکی زۆرەوە دوێز بێژم هێرو گۆلێکی گەلێکی ئەم نکارن نها ئەکرانێ پێش تەماشەوان ناکەن ژبەر مەسەلێک مافێ چاپێ لێ گۆلێکی باڵکێش خەڵک دبینن بەڵام خەڵک خۆی لەوێ ئەبینێ و هەموو خەڵکە کە کۆبۆتەوە بۆ ئەوە سیروانێ با هەر حەزەکەم باسی ئەوەش بکەین کە شێوازی یاریکردنی ئەرجەنتین لەم ئەوەیە ئەرجەنتین بە شێوازێک یاری ئەکرد بە پلانی 4-4-2 یاری ئەکات لا او بو پلانه یاریەکە بەڵام ئیسپانیا پلانەکەی جیایەکە بە 4-2-3 یاریەکە بە شێوازێکی یعنی پلانەکەشیان جیاوازە لە یاریەکەیە و ئەوەی کە بەدیمە کرد هەستمە کرد لەوانەیە بگاتە پەناڵتی بەڵام جارێوا گۆڵێک بۆ خۆشحاڵێکی زۆر بۆ جەماوەری ئیسپانیا کە بەڕاستی ینی چاوەڕێی ئەوە نەئەکرا زۆر هێرو وەختا گۆ دو تیم بوێ ئاستا هان ئاستا بلند بگهێژن قۆناغا یاریە هەری داوی دەبێ وەک دەبێژن 50-50 چانسێ سەرکەفکردنی یانی ژبەر ڕاستە چاوێ دنیا هەمووی لەسەر مێسی و ئەرجەنتینایەیە لێ اسبانيا جي تيمك كوش دسبيكا في قهرماني هيرو جي جاما يكي حطانها
یک تیمین هری سرکی بو که پرفورمانس آوان وق خما هیرو یعنی ند بلند بود داد کت جبر لو واتش کی بالکش کو کاری بو و یک حتی جام جهانی حتی ویکلی که هم به پاریس حتی ویکلی که هیرو اسپانیا قهرمان جهانی هگر انجام مصاب مینه. بله سیروان جا کۆمەڵێک ئێستا ئەمیس هەندێک شت باس بکەم لە لێرەیە سەبارەت بە هەندێک پرسیارم کە ئامادە کردبوو بەڵام پێم خۆش دوای میوانی بەرنامەکەمان بێتە ئێرە ئەمجا ئەمجا و پرسیارانە و نامەوێت ئێستاژە زانیارانە بڵم لە بەری نامێ نەکە چاودێریت نەکردبێ بیرت نەبێت بۆی بزانین کامان زیاتر وەڵامی پرسیارەکانە بەرا بمینە ئەزیژ تێ فکرم هێدی هێرۆ بە هەر حاڵ ئەمی هەرن ئەنقەرە هێرۆنە أفكاري ما أيوب دمير لور بمرية أيوب لويدا كيجي لجور مديت لجور هات رجعاندن لأنقرة جي أكران المزن وكو برانيا باجار المزن أكران المزن تين دانين هيرو لقادين سركي وبيامير أيوب دمير لور نهاوي تفلي ما بداكو هناك أتموسفير وسقاين ج أنقرة بينا بيش هيرو دفيدا ماكو حطانها اسبانيا 1-0 برانبر ارجنتيني دوما هيك ياريا جام جهاني 2026 بسركتيه ايوب جالكس باسبو بشدارياتا از خوازم كاتج مره لقال ما بار بك اتموسفيرا انقره شاوينها دفيدما بردوام دفيدما كو افياري بردوام دبه سیروان راستی سه دورن انقره دا اکرانین گلک مزن انا بکرنه انا امن عالی باتı kentine de parka kapır mezin da cidigrin niziki 5000 debeku zideter beji kes ana de parka da ne peşmidaji ezbaverin debeku dimena da xwediyar bike ve rasti gelek se ekran behbudin eva gredane devruberi hemu parka da evderte temaşa kirin yani cama cihanet karın bejim kul Ankara ji coşeka mezin te temaşa kirin پشتی اسپانیای گل آوت کارن بیشتر هیجانا کافر مزین درکته اولی مدالی دن داشتی ام ببینیم که جناب یک پارکه که دا هزاران کس هم آلیگرین آرژانتین نه هم جی آلیگرین اسپانیای نه جبوی جی یعنی اف رنگ لبی دریجی خدا دخمته. بله ایوب لزوربی شوینه کان سیر من کردو لزوربی جگا کان لامریکا شو بابلین لنیویورک و لواشنگتن و لزوربی زورینه من كبيني و پشتیوانی ئەرژەنتینن دەمێ بزانم لە ئەنقەرە چۆنە لە ئەنقەرەش بابلین زۆربەی پشتیوانی لە ئەرژەنتینەکەن یا ئیسپانیا راستی دکارم بیشتر که ماما فیشتی دویزین یعنی سه پنجی اوسا دردیکه و پیش لی دیساجی هلا اسپانیا هنکی زیاده خودیار دیگه زیاده ما بیشتر راستی کسان پرسی بلكي لبروين ذكر الأوروبا وصادبين ليه دكار مهاجي ببيجم أرجنتين جبو تركيا عنجي تماشاوان تركيا عليزرين تركيا زيادة جبو كو جامع جهان ده هري زيادة أوي يعني سرشفتناوي كيديا ديسام بزانو كو جلك يعني فوتبول جي أرجنتين لفيدريتين ناسين ميسي جي كبر فريد غري جبو يجي أرجنتين هم نكارم بيجن يعني زيادة كينه جارنا هم دبينو كو فيدريدا يعني از دخوازم پرسکید ورشته بکن ها ترکیه جی وکو ولات تیمان اجتماعی ترکیه جی بشداری و جام جهانی بوله زود درکت تبي كو قالك پیش بینی ده هاتن کرن کو ترکیه ایصال تشتكي باش بكله ترکیه زود درکت يعني افيك باندورا و المساله اصلا تماشا كرنا ليستكن كوبا جهانی كريانا هري كم ياريا كون هات الور النافخ الكي هلبت كر يعني بدرجة موجي برسي يعني تجي دزانيكو يعني تركيا سجارة بشتاري في جامعة جهاني بو يعني 2000 ديان دواتكو بشتاري بو اما حتى سيانجي دركة بوتش انا قولك ازبارم بشمتا ديار او نابز تماشيناكم ليه رنجي كيوسا قول او اكي دركة جوشة نا ايوب هشتا قول نبو جدي صادقارم بي هقول نبيه بجيبوك أزانا هيك دوري ويدرم نكارم تماشي بجيبوه ويدو بيجم أري يعني جوشك تركت أنا في دريدا
جبوي مثلا تركيا وقتا کو يعني زویدری درکت ببین نبی يعني شعبي وان سربو کو ترکیه زده درکه و پیش آنجی وک 2002 خنشان بده وصانه بو استك كده كتن قاره لدي ساجي اوا جما جهاني ببین جبو هر کسی جوشه که وده لترکیه جانوسانه مثلا سه devre Ankara'da hem de binin bu ekranı mezin derkestine na parkanda herkes tüje kiriya ana pişmidacı çıkarın bejim 5000 kes ana bir cama cihani temaşa ايوب يعني راس جول بو لانها هجمارتن اوف سايد بو او جول جو تبحث او جوش وهيجان وقربلاغ جول بشتا يعني فالا دركت برانيا خلكي وبهر حال ايوب بمره بمينها هفكاري من بيامنير سنور كريم سليمانيه تفلي مدبه وهروها امجد كردو جاركدن جقام شلو فدقر الجماعه مي بحرسيكا بهفر وان هيرو اتموسفيرا قام شلو سليماني وانقره بهفر بينن بيش تماشا فانان جاركدن هون حرسي بخير هاتنا سنور امجد وايوب شخوت بمرابو اسخوازم هيرو امهرن جم سنور برغو حطان هانا مرابو بابتشيني لاي سنور روشي سليماني چونه تو استا لكوي لسليماني وجماوري ارجنتين روشيان چونه اسا من دزانم اسا زوربي ارجنتين اللويه كاتتان باش ام كاتت باش سرتا بيروزباي لتو كم ودعوي بردن لك اكسيروان كم كبل خوشي قوم دربرم من نامي بلم كهاندريكم والله متوان بروالت ما بزانن كآية خوتان بيخوينو كمن هاندريكم دبين رئيس عمل لشقامي سهولة سليماني لقالوي كات ليرة زور درنگا بلام سرجم كوچو كولان وشقام وكافتريا كان وباركا كان سليماني ژمارەیەکی هێجگار زۆر خەڵکی لێ کۆبووتەوە و جموجۆڵ و قەرەباڵخێکی زۆر کە بەقەی گەرمی دۆخی سیاسی هەرێمی کوردستان ئێستا دۆخی شەقامەکانی هەرێمی کوردستانیش گەرما و خەڵکی دڵخۆشن و بەهۆڕن لێدان و بۆق لێدان بە جادەکانە دەسوڕێنەوە بەڵام وەکو تۆش ئاماژەت پێکرد کە بەشێکی زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان وا دیارە دابش بوون بەسەر بەرازیل و ئەرجەنتیندا وەکوی کە ئێستا بینیمان ئەرجەنتین گۆڵێکی لێکرا ئیتر بۆ خۆت تێدەگەی کە دۆخی هاندەرانی ئەرجەنتین ئێستا دەبێت لە چ دۆخێکدا بێ بله سنور دوێز دەستنیشان بکەم ئەشکرە بکەم بە ئەوایەکی زیندی سەر ئەکرانی دەنگ ئەمریکا ئەس نەها وەک ڕۆژنامەوان ئەس بێلایەنم یانی نەها ڕاستە ji derveyî dengê ئەمریکا ez alîgirê ئەرجەنتینم بەس li vir ez لەگەڵ یاریەکە خۆشم ها بێگومان هەردووکمان لەگەڵ یاریەکی خۆشین بێگومان هەر هەندەری تیمی ئەمریکا بووین بەڵام لە دوای ئەوەی کە تیمی ئەمریکا لەوێ نەمارێک و تیمێکمان بۆ خۆمان هەڵبژاردووە کە بزانین پێشبینیمان کردووە کە کوێ ئیباتەوە ڕاستە جا بەپێی پێشبینیەکانی من ئیسپانیا بوو بەڵام پێشبینی سیروان ئەرجەنتین بوو ڕاستە پێشبینی هینژی چەند خولەکمانە بە هەر حاڵ بەڕ بەردەوام بکەن سنور وەکی دنیانی تەبەحسا ڕەوشە ئاساییشێ بگشتیە هەرێما کوردستانی کرد و بتایبەت سلێمانی ئەو ئێریشن درۆنێن ئیرانێ و چەند بویەر دوان چەند ئێریش چەند ڕۆژێن داوی دەچێبوون حتا کیژان ڕادەیە ئەو یەک کاریگەری لەسەر ئەمادەبوونا یان تەماشاکردنا وان یاریان لە دیاریا دوماهی کرد لە سلێمانیە کرد سیروان دەبینین کە خەڵک بە پێی پێداویستی قۆناغەکە خۆی لەگەڵ گۆڕانکاریەکاندا دەگونجێنێت لە هەرێمی کوردستان بەداخەوە هەر چەند ئێستێمە ینی لە ناو یاریداین و باس لە بابەتێکەکەین کە دوورە لە بابەتی سیاسی و ئەمنی بەڵام وەک بینیمان ئەمڕۆنەوە پێشمەرگە لە سلێمانی بە خاک سپێردران خەڵکمان بینی لەگەڵ پرسەی ئەو کوردانە بەشدار بووم بەڵام ئێستا دۆخەکە بە پێچەوانەوە خەڵکی دڵخۆشن لەسەر جادەن دڵخۆشی خۆیان دەرەبڕن و وەکو باسم کرد لەگەڵەوەی کە کات زۆر درەنگە ئێستا لێرە نزیک لە کاتژمێر یەکیشەوە بەڵام باوەڕ بکە تەسەورێکی بەشێکی زۆری خەڵکی سلێمانی لەسەر جادەکانن نەخەوتون ڕەنگە ئێستا خۆتان لە مایکەکەی منەوە گوێبیستی بەشێک لەو دەنگی خەڵک و ژاوەژا و ئەو دڵخۆشی خەڵک بن کە بەسەر شەقامەکانە بەدی دەکرێت جموجۆڵێکی زۆر هەیە بۆیە دەکرێت بڵین هەرچەنە دۆخی ئەمنی و دۆخی سیاسی پڕ لە کێشمە لە هەرێمی کوردستان بەڵام دەبینین کە ئەمە هیچ کاریگەریەکی لەسەر بەڕێوەچوونی یاریەکان و نەک بەڕێوەچوونی یاریەکان دڵخۆشی خەڵک لە پای بەڕێوەچوونی یاریەکان لە هەرێمی کوردستاندانە بله براستی چی باکیش وقت جارنا دبیجن لجهنا شاهیه و لجهنا شینیه جیان وصل بردوام جیان شروع بردوام به بلام امشته که بابی گرینه و سر یاریکان سیروان ما لمولا جاریوی یاریکان و امرو بکوتای دی بابزانین چی ابل دوای اما
بەڵام ڕەوشێکی ناخۆشیش لە دوای ئەمە دوای دروستە بێ بۆ ماوەی بێدەنگی هەتاوەکو جامێکی تر دەست پێ بکات ئەز خۆ ئەف هەستایل گەل من دروست بە هێرۆ یعنی ئەو ئۆڤایەت یعنی تشتەکە ڕاستیە تشتێکی ئەم بێژن پزیشکیە و پشتی یعنی ئەم بێژن قەهرەمانیەکە مەزن وەکو جاما جیهانی بداوی دەبێ هەستێکیش بێن دپرشن بە کوردی ینی ئەم بێژن خەمۆکی دڵتەنگیەک ژبەر ئەس خوازم vê pirsê ji hevkarê me jî li Slêmaniyê û Qamiş û Enqereyê jî bikin ez herim cem em ced berî her tiştî em ced ev tiştal nav xelkê heyê xelk behs dikin her cara ku cama cîhanî ya qehremaniyek pêşbirkek mezin ya werzişê bidawî dibe هەستێکی خەمگینیە لە جەم خەلکێ دروست دەبێ گەلۆ لە قامشلۆ ئەف تشتات پێ هەست دەکە بە تایبەت کۆنەها چەند خولەکمانە و جاما جیهانی بە ئاوایەکی فەرمی بداوی ببێ بەێ ڕاستە سێوان ینی نەتەنێ جاما جیهانێ ئەم بێژن هەموو ماچێن فوتبۆلێ تایبەت ناوا تیمێن مەزندا هەردەم لەڤەر بگرسایی دەهاتن شۆپاندن و دەما بنکەتنە تیمە ئالیەکی ئەو ئالی هەردەم خەمگین دەبوو دشکستی دەبوو ئالیەدن دەبوو جێک ئەم بێژن پێکەندۆکێک پێدەکرد ئان حتا vê دەمێژی نەها یعنی تیمێ ئەم بێژن ئالیگرن تیمێن نە ئەرجەنتینێ کەنێ خۆ تیمە ئالیگرن تیمە ئەرجەنتینێ لەڤەر دەکەن ئەم بێژن دیمەنێ وان دەکشینن و بن دەکەبن لأما وقت دبينن جوش بردوام هيجي أريجرين أرجنتين الفر بجوش لبندنا جو أرجنتين فجر جبر جو نافذ ويخم جنيه بكشينن جبر أفخم جنيه نتني روجا كودوية وبكشينن حتى 4 سال دن حتى عم بيجن جامعة جهاني به بله ويشا غيجي ده حزار وسهيدة ويجارة كدن اف جوش و هیجان بردوام بکج لیجنها حیاوی چاقی و هنک امیجن پیشبر کردن هبن یورو 2028 هي هنک قهرمانی دنیا گرینگ هنج جو جماهیر فوتبالی از هیویدارم کو اویاجی بشکی جوی خموکیوان کیم بکه ایوب لباکور کردستانی به تایبت و لترکیه بگشتی حسكرناك يعني وكو سرانسري جيهاني حسكرناك فوتبول هي لدما داويدا مدديت يعني انها ايصال د سوبر ليغا تركيا 2026 2027 بوجارا كم وآمد سبور بجداري تيبا يعني بيجن ليغا هري بلند لتركيا ببا افايات تشواتي جبو حسكرين فوتبولي ين كرد Rastî Sirvan dikarim bêjin ku di nav Kurdan da jî futbolciyekî girîng digire lê piştî ku em bêjin hem tîma Amedê wata ku derkete qada serê û daliyê dilbezî divan demên da de bizanî tîma Zaxoyê gelekçiyekî girîng girtibû yê hewlêrê ew tiştan hatin şopandin yanî di nav Kurdan da jî em dibînin ku êdî yarî futbolê ciyekî balkêş digirin Rastî cema cîhanî jî dikarin bêjin ku ana gelek Kurd li ser ekranê televizyonê ser vê maçê temaşe dikin ji bo ku cema cîhanî ji bo herkesî çawa girîng e ji bo Kurdan jî wisa derdike vê pêş lê divan demên dayê da zêdetir Kurdinekê ser futbolê jî eleqeder bûn ne tenê ser futbolê de rastî hemû werzîş mirov dikare bêje lê futbol ciyê wî her gav ciyekî taybet e yanî Kurd jî vê ew da dixwazin ku serkeftin bi dest bixînin ana rastî pêşiya me da dîsa bibêne vê Lîga Tirkiye heye wê Amed derkeve pêş rojên pêşiya me da ancimeyê pêşiya me da zêdetir bala Kurdan wê ser futbolê cî digire باشه ایوب البته پشتی چند روزان جی از باور کن پشتی یعنی روزا سیه مه یا باور دکم یاریک دوستانه دنابرا آمد سپور و زاخو سپور ده هی یعنی زاخو یا شهری ما کردستانه و اوجی شکی با دو تیمن بالکش کردستانی بالا اوش باب کرم ولای سنور دمه بزنم ام جو شخروشی که باست کرد سال سلیمانی اگزاری زیاتر بو بابلین یاری کانی بابلی یاری نیونتوی کانه یا بو یاری لوکال کانیش بو شویه خۆشببختانە پێشتر لە هەرێمی کوردستان لیانە لۆکاڵیەکان یاخودیانە ناوخۆیەکان بینەرێکی بەو جۆرە یاخود متابعێکی یان
جمهورێکی زۆریان نەبوو لە ڕاستیدا چکە یاریە لۆکاڵیەکان لە ئاستێکی بچووکترا بەڕێوە دەچوون بەڵام لە 2 ساڵی ڕابردوودا یانەی نەورۆزکە یەکێک بوو لە یانە گەورەکان لە هەرێمی کوردستانە و هەوادارێکی زۆری لە هەرێمی کوردستان بە دەوری خۆیدا کۆکردەوە بۆیە زۆر جار کە جگە لە یاریەکانی جامی جیهانی یاخود هەڵبژاردنەکان کە ئەنجام دەدرێ یاریە ناوخۆیەکانیش ئێستا بینەرێکی باش واتە هەوادارێکی زۆریان هەیە بۆیە زۆر جار لە یانەی نەورۆز دەبینین کە یاری دەکرێت بە هەزاران خەڵک دەچنە ساحە ڕاستە و خۆ لە ناو یاریگادا بۆ بینینی یاریەکان ئامادە دەبن. بەڵێ وای ئێستاش ینی دیارەوە شتێک یان و شارێکی چۆنەڵی وەرزش دۆست شار بەگشتی هەرێمی کوردستان زۆریان حەز بە وەرزشە و بە تایبەتیش تۆپی پێ ینی وا پێم وابێ وەرزشەکانی تر نازانم بەو جۆرەیە باسکە یاریەکانی تر بەو شێوازەیە یانە بەڵام تۆپی پێ زۆر لەوێ بەناوبانگە و خەڵک زۆر حەزی پێەیە ڕاستە ڕاستی هێرۆ نها دوێ دەمێدە کۆتەنێ ئەگە دەرفەتە بێ بێژە سنوور کەرەم کە سیروانەگە دەرفەتە بێ پێم خۆشە ئەگەر پێم خۆشە شتێک باس بکەم باسی خەمۆکیتان کرد تێپەڕاندنی خەمۆکی ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو منۆک و خۆمە بێ لێمان تێ بگەن کە لە بارودۆخێکی خراپی دەرونیدا بووین بەڵام ئەم شەو تقریبان جۆرێک لەو خەمۆکیە لەسەر کەسایەتی من ڕەویەوە جار پێم خۆشە شتێکی خۆشتان بۆ بگەڕمەوە هاوکارەکەم کە لێرە لەگەڵمایە کەمێک بەر لە ئێستا پارەی کردبوو بە خێرەی بەزەوە ئەرژەنتین بباتەوە بەزەوە منێک ئەرژەنتین گۆڵی لێ نەکرێ جا بێگومان خەڵک زیاتر ئەو شتانەش ئەوەش بەشێکە لە یاریەکان و ئەوواکەن سیروان بابینە ئێوەش گوێمان لێ ڕاگرن و چەند پرسیارێک لە سیروانەکەم با بزانم سیروان ئەتوانێت چەند وەڵامی ئەم پرسیارانە بداتەوە ئەز نکارم بێژم ئەس پسپۆرێ فەتبۆڵ ئێمە لە یازی هەوڵ بدەم هێ باشە با هەوڵ بدەین با هەوڵ بدەین بزانین ئەتوانی وەڵامی چەند پرسیار لەمانە هەندێک پرسیارم لە لای خۆم ئامادە کردووە سیروان با بزانم یەکەم جامی جیهانی تۆپی پێ لەکوێ بوو و چ وڵاتێک لە چ وڵاتێک بۆ کێش بردیەوە باشە ئەو هێسانە لە ساڵی چەند بوو ساڵی 1930 بوو ڕاستە وایە لە ئۆرگوای بوو لە وڵاتی ئۆرگوای لە ئەمریکا لاتینی بوو و ئۆرگوای دەستخست یەکەم جامی جیهانی یەکەم جامی جیهانی ئۆرگوای بردێەوە و لە ساڵی 1930 کە یەکەم جامی جیهانی ئەزانم هەژمارە تیمێن بەشدار گەلێکی کێم بوون ئەس نزانم نها vێدە قینایە بیرامێ لێس ئەزان هەژمارەکە بچوو بوون تیمێ بەشدار نەوەک نەها 48 هێرۆ دەوێ کێلیکێدا ئەسخوازم بێژم کۆ ئیسپانیا بفەرمی بوو قەهرەمانە جامی جیهانی بەڵێ پیرۆزە لە ئیسپانیا ئەس دەبینم لە پشت ئەمجد بتایبەت ئەس دەبینم قەرباڵغەکە باش هەی هێرۆ کام هەرەنجەم ئەمجد لای ئەمجد بزانین خەڵکەکە چی ئەڵێ چی ئەکەن چۆن ئەگریێن چۆن پێیان ناخۆشە زۆربەی ئەرجەنتینی لەوێ ئەمجد تەگۆ پڕانیاوەی خەڵکی ئالیگری ئەرجەنتین بوون چه ئەتمۆسفێر جەمتە هەیە يعني حتى بريقو ماتش داوي بأليجرين أرجنتينية فربوليناج عم ببينن كو أليجرين إسبانيا دركتن أليجرين أمنتن أليجرين إسبانيا إيه كتن ديجيتيا أرجنتين إسكننا دركتن يعني نا أماني من فاش كاميريانا أو أليجرين برتغالينا أليجرين يمين برازيلين لأما دحفازن كو ما بقى حريرن كو أرجنتين بنكت لأما برازيل يزبودم كو إسبانيا جابوا في سركفتني جابوا في دسخستني بركو قوا جو مرو علي كاريا علي جري تيما كيبه علي جري تيما جو خوش ديزه جو باش ديزه ايرو جي اسبانيا او يك بو هجاي بو جو ببه قهرمان جام جهاني وكنت بينن لباش يعني برنگ ورنگ سور بلا بو دنگ تقينا بلا امجد دنگ تقينا بقامش لفي دمت القلمه داخفه انها لمدريد لاسبانيا باوايك زندي لسر اكرانين ما پیروز باهین آلیگرین تیمان اجتماعی اسپانیای بردوام دکن بێگومان ئەمە دووهەم جارە بتوانێت ئیسپانیا بتوانێت جامی جیهانی بەدەست بهێنێ لە ساڵی 2010 یەکەم جار ئیسپانیا جامی جیهانی بردەوە ئەمە دووهەم جارە ئەم جامە بەدەست بهێنێ بەڵام هەمیشە لە دوای ساڵی 2010 ئیسپانیا یەکێک بووە لەو تیمانە کە هەمیشە زۆر ڕۆشتووە زۆر هاتۆتە پێشەوە لە با بڵێن تیمە سەرەکیەکانە بووە بەڵام پێش ساڵی 2010 ئەوانە ئیسپانیا یەکجار ئەوەندە بەهێز نەبوو بەڵام لە دوای ئەوە بەهێز بووە ئیسپانیا و لەم سیروان پرسیارێکی تر یەکێک لە پرسیارەکانی ترەمەوێت لێت بکەم لەم جامی جیهانەیە تۆ ئەزانی ئیسپانیا چەند گۆڵی لێکرا بەگشتی
لە تەواوی ئەم جامی جیهانی ئەم مۆندیالەکە بەڕێوە چوو؟ ئەس بێژم تێماتمایی بمینی یەک گۆل ئەرجنتین چەند گۆڵی لێکرا؟ ئەڤایا هەنێک حساب بۆی دەبێ هێرۆ ئەس بێژم تەف گۆلە ئیرۆ بوو 9 گۆل؟ نا چەند گۆل؟ 8 گۆڵ 8 گۆل ئەوە نەتزانی ئەوە یەک لە پرسیارەکانت نەزانی گۆلێکی بکەم هێرۆ یعنی فەرقی گۆڵەکەین بەڵام گرنگە ئیترە گۆڵەش گرنگە ڕاستە بەهەرحاڵ بڕاستی ئەسنزان مەس بێژم دکێلێکە بە ئۆسا دەهێرۆ یعنی قەهرمانیەک جامێکە جیهانی مێژووی بوو بە هەر ئاوایی یەکەم جار بوو مێژووە جاما جیهانی دەهێرۆ کۆ بە ئاوای لە سێ وڵاتان هاتە میێواندەریا vê جاما جیهانی کردن وەکوتە دەستپێکێت گۆ درێژترین جاما جیهانی 39 ڕۆژ و زۆرترین یاری تیاکرا ڕاستە زۆرترین یاری و زۆرترین هەژمارە تیمێن بەشدار 48 تیم و هەر زۆر سەپرایسیشی تیا بوو ینی سیروان تیمە هەندێک لە تیمەکان تیمە بچووکەکان زۆر هاتنە پێشەوە هەندێک لە تیمە سەرەکیەکان کە چاوەڕێ ناکرا ئێمە هەر لە بیرمان چۆتۆ بەرازیل لەکەیەکەوە دەرچووە ئەڵمانیا لەکەیەکەوە دەرچووە ئەو تیمە سەرەکیانە هۆڵندا زۆر زوو ڕۆشنە دەرەوە لە یاریەکان ئێگۆمان ینی ئەم بێژن سورپریزین مەزن مسر گەشت قۆناغێکە پێشکەت قۆناغا شاد زۆر مەغرب جارەکەدن قۆناغا هەرچەندە مەغرب لە یۆرۆ کەپیش زۆر هاتە پێش ببوورە لە جامی جیهانی پێشووتریش زۆرتر هاتە پێشەوە مەغرب ینی تیمێکەوە هێوا شێواژ ئەبێت بە یەکێک لە تیمە سەرەکیەکان و لە ساڵی 2030 یەکێک ئەبێت لە وڵاتانەی کە میوانداری جامی جیهانە کاکە جا لەوانەیە ئەو کاتە زیاتریش چونکە کاتێکە لە ساحەی خۆیان یاریەکرێ و پشتیوانێکی زۆریانە بێ زیاتر بتوانن بەرەو پێشێکی هەیە ڕاستە ئەمریکا ئیساڵ یاریان چەند یاریان باش لیست تەوی گۆ زوو دەرکەت لە دیسیژی گەشت قۆناغەکە باش و بگشتی پەرفۆرمانسا ئەمریکا باش یعنی ئەو ڕۆڵا کۆ یەک لەسەر ئاخا خوا دلیزە ڕۆڵەکە پۆزیتیڤش بۆ گەلێک تیمێن بچووژی گۆ دەرفەتا خۆت بینن لێ ینی نەها دەرفەت هەیە و بێتر تیم بەشدار ببن هێرۆ ژنها و شوندە 48 تیم بەحستێک کردن نها فیفا هەنێک نیقاش هەنە هێرۆ کۆ بگهێژ 6 و 4 تیم ینی دوقات و بالشونا گۆبەرە 32 تیم بن هەلبەت ئەڤەکی نەهاتی پشتڕاستکردن لێ بەڵام ئەو ژماوەی یاریەکان زیاتر ئەکاتەوە سیروان لەوانەیە بۆ هەندێکە زۆر خۆش بێ ئەوەش خۆشە هێرۆ ئەفتەی واتەیەکۆ دەرفەتە هەنێک وڵاتێن دن و حتانەها نەگەهشتنە قۆناغێن نەگەشتنە جاما جیهانێ دەرفەت هەیەکۆ ئەو جارەکە دن ئەم بێژن وەرن جاما جیهانێ و بەشدار بوون ئیساڵ وەکو نمونە ئوردن بۆ جارایەکێ بخێرا vê سیستەمان و بسایە vê سیستەمان و ئوردنکاری بۆ خۆ بگەینێ وڵاتێک وەکو کێڤێردێ بۆ بەرامبەر ئیسپانیا دیاریایەکێ یەکسان بوو بەڵێ ئیسپانیا نەیتوانی لێ بەرێتەوە ئەویش یەکێک بوو لە سەپرایزە گەورەکانی ئەم جامی جیهانیا بووە سیروان باب لە شانی باسە لە بیرینەکەین سەرۆک ترامپ لە یارێکە بووە لەوێ ئامادە بووە و پێم وابێ سەرۆک ترامپ لە کۆتایەکە شایستا جامەکە ئەو پێشکەشیەکە جابار بزانین چۆنە بێ باس لەوە کرابوو لە ڕاگەیاندنەکاندا بەڵام هەتا ئێستا با بزانین پاشان کە ناو یانەکان و ئەوانە چۆنە بێ ناویانەکە کەشییانەکە چۆنە بێ ئەو هەرگاف چاوای دەبێژوەکو نەریتەکە ینی سەرۆکێ وڵات یانژی سەرۆکۆزیر یان چ بە وڵاتی میێواندار وڵاتێک و یاریە دوماهیکێ وەکیرۆ نیویۆرک و نیوجێرزیە ئەو لەگەل سەرۆکێ فیفا دچن ڕاتژن جاما جیهانی و بە هەڤڕە ددن کاپتێنێ تیما سەرکەفتی و بۆیەکێ فەرمی ئەو بێژن ڕادستی وی وڵاتی تکن بۆ 4 ساڵان وی جاما جیهانی لەگەڵ ئیسپانیا ببینێ لا ئەو تیمە سیروانجا چەند خۆشە و جامم هەر دەستی لێ بدەیت ڕاستە ئەو جامی جیهانیان چەند کەس ینی داویا داوی ئەڤای خەونە هەر یاریزانێکی هێرۆ بگهێژەوێ قۆناغێ و بگهێژە جاما جیهانی و جاما جیهانی بەدەست بخینە کلیکەکە مێژوویە نەها ئەم دەبینن لەسەر ئەکران لە دوو جهێن جودایین ئیسپانیایە پیرۆزباهی ئەس باوار دکم لەڤەر بداوی نابن هێرۆ و حتا سبە سبەها و چەند ڕۆژاشی بە بەردەوام بکەن بێگومان چەند ڕۆژی تریژ بێگومان بەردەوام ئەبێ و ئەگەر ئەرژەنتینا بیبردایەتەوە ئەم جامی جیهانی بەدەست بهێنابایە
ئەوە دەبوو بە چوارەم جامی جیهانی بۆ ئەرجەنتین چونکە هەتا ئێستا ئەرجەنتینا 3 جامی جیهانی هێناوە و جاری لە 2022 ئەرجەنتین کە جامی جیهانی بەدەست هێنا ئەگەر ئەم جارە بیبردایەتەوە دەبوو بە سێهەم وڵات لە دوای بەرازیل و پێم وابێ لە دوای بەرازیل و ئیتالیا دەبوو بە سێهەم وڵات کە دوو جار بتوانێت لەسەر یەک جامی جیهانی بەدەست بێنێتەوە بەڵام ئەو چانسەی لەدەست من گۆخیت بەحساوەیەکێتکە دەبێت و سێهەم وڵات شار ئیتالیاش لەسەر یەک جامی جیهانی بردووەتەوە و یەکێک ئەم دوو تیمەش ئەمێ ئاماژە بۆ بکەم بامەش بکەم بە پرسیار سیروان فەرمۆ ئەرجەنتینا و ئیسپانیا کەی آخر جار بەریەک کەوتبوون بۆ یاریکردن بزانێ هێرۆ مشتەر گوت ئەس زانم ئەس نەفس جارا داوی دیارەکە جاما جیهانێدا ئەف هەردوو تیم ئانکۆ ئیسپانیا و ئەرجەنتین هێشتن هەمبەر هەف ینی هەمبەر هەف دەرکەتن ساڵە 1966 بوو ساڵی 1966 بەڵێ وایە ئەوەش ینی بەری ئەمە لە جامی جیهانیە بەڵام لە ئۆلمپیاد و یاریەکە یاریەکانی تر بەڵێ یاریەکە دوماهیکە وەمیرۆتکردنانە بەگشتی ینی ئەف هەردوو تیم کێم گەلکی کێم بەریەکەوتونە بەڵێ لە جامی جیهانیە بەڵێ لە 1966 بەریەکەوتبوون ئەمە دووەم جاریان بوو کە لە جامی جیهانی ڕوبەڕووی یەک ببنەوە باشە هێرۆ هەگەر پەیامنێرێمە هین بمەڕە بن ئەس دخوازم ئەم جارەکەدن هەرم جەماوان بابڕێ بزانین کاردانەوەی خەڵک چۆنە لەوێ چەندە سەر vê şokê derbas bû şokeke pozîtîv helbet ji bo alîgirên tîma Spanyayê ez nizanim heger peyamnêr amade bin em ê careke din herin cem wan belê Sinûr tu dikarî careke din piştî serkeftina Spanyayê seqa û atmosfêra li Slêmaniyê li gel me parve bike زانم دەنگێ سنوور دەنگێ متێتە یانە بەڵێ سیروان بە پرسیارەکەوتە نەگەشتن بەڵێ من گۆ پشتی سەرکەوتنی ئیسپانیا نەها سەقای سلێمانی چۆنە سیروان ئێستا بە دیاریکراوی ئاسمانی سلێمانی دەتوانی بڵێن بەهۆی تەقاندنی یاریە ئاگرینەکان ئەم لە پشتە دەبینن ئەم شەو لە جیاتی درۆن ئێمە یاری ئاگرینەکانە بینین هیوادارین هەمیشە وا بە خۆشە بەڵێ ئەم شوێنەی کە من لێ وەستاوم ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لێ کۆبوونەتەوە هەندێکی زۆری ئیسپانیا بینین بە هەڵکردنی ئاڵای ئیسپانیا و بە وەکو گوێتان لێ بە هۆڕنی ناو ئۆتۆمبیلەکانیان دڵخۆشی خۆیان دەردەبڕن کەمێک بەر لە ئێستا کە من هاتمام جێگەیە زۆر چۆڵ بوو دەکرێت بڵێ چەند کەسێکی کەمی لێ بوو چکە خەڵک لە ناو کافتریا و پارکەکانە بینەر یاریەکان بوون بەڵام ئێستا خەڵکی ناو کافتریا و پارکەکان هاتوونەتە سەر شەقامەکان ئێستا شوێنەی کە من لێ وەستاوم ژمارەیەکی زۆری هاوڵاتی کۆبۆتەوە لە دەور و پشتم بۆیە باشیش لە دەنگی ئێوە تێنەگەشتم حەزم دەکرد کە بمتوانیایە هاوبەشی یعنی دڵخۆشی ئەم خەڵکە ڕاستەوخۆ لە زوومی کامێراکەی دەنگی ئەمریکا و هاوبەشی پێ بکەم لەگەڵتانە بەڵام بەداخەوە لە بەرەوەی کە شوێنەکەمان زۆر قەرەباڵخە ڕەنگە کێشەی ئینتەرنێتیشمان بۆ دروست بێ بەهۆی قەرەباڵخی و دەنگێکی زۆر هەیە ناتوان لەگەڵتانە ئەو دڵخۆشی و هێجانی خەڵک هەنێک دیمەنێ خۆش لە پشت دەکەتن بەڵێ دیمەنە جوانەکەمان بینیوە ئەوەکە ئێستاش سیروان کاکدانا حەمەکەریممان لەگەڵایە ناوبژیوان و شارەزایی تۆپی پێ کە هەمیشە لە یاریەکان و لە دەستپێکیەوەی ئێمە یاریەکان با بڵێن ڕووماڵی یاریەکانی تۆپی پێەکەین لە دەنگی ئەمریکا سپاس بۆ کاکدانا کە هەمیشە هاوکار بووە کاکدانا سڵاوت لێ بێ و سەرەتا پیرۆزت بێت نزیکن لە ئیسپانیاوە بۆچە پیرۆز ینی بەلکی ناوەلیگەری ئیسپانیا بەلکی ئەلیگەری ئەرجەنتینا کاکدانا تو بێژە بڵێ پیرۆزە زۆر سپاس ڕێز و سڵاو و خۆشەویستیمێ بۆ بەڕێستان و بۆ بینەرە خۆشەویستەکان من لە دڵەوە پیرۆزبایی لە تۆ کەم هێرۆخان پێشەموو شتێک کازان تۆ هەندەری ئیسپانیا بوویت ئەمڕۆ منی سوورم لەبەرکردەوە لە خۆشی هەمیشە با بڵێن ئیسپانیا دووهەم تیمم بوو لە دوای ئەمریکا من هەندەری ئیسپانیا بووم سپاس کاکدانا کاکداناڵێت تۆ بەچی ئەزانی کاکدانا هاندەری لەگەڵ ئەرژەنتین نیە کاکدانا چونکە هاندەری بەرازیلە بێگومان دژی ئەوە هیچ مەجالیتیانە بوو
و بەڕاستیش هێرۆخان ئەوەی من ئەمڕۆ لەناو هەندەران و لەناو زۆربەی با بڵێن وەرزش دۆستان لە ئەوروپا و لە زۆربەی بەرنامەکان کە سیرمە کرد عاتیفەیەکی زۆر 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 زیاتر بۆ ئیسپانیا هەبوو لەبەرەوەی ئەو مشتومڕەی کە ناوبژیوانان دروستیان کردبوو لە یاریەکانی پێشووە کە هەتا ڕادەیەکی زۆر ئاسانکاری هەبوو بۆ هەڵبژاردەی ئەرجەنتین لە چەند یاریەکە بۆ نمونە ئەوە تۆ زێگوای کرد عاتیفەی خەڵک زیاتر هەست ئەکرا کە ئەیانوێت ئەرجەنتین بە زۆر بەرنە هەتا یاری کۆتایی فعلەنیش بردیان بەڵام هەروەکو بینیمان ئەمڕۆ ئەم شەو یاریەکە سلاڤکۆڤیچی سلۆڤ کاک دانا ئاستی ناوبژیوانەکەی یاریەکەی ئەم شەو چۆن هەڵەسنگێنی؟ بەڕاستی پێت بڵێم هێرۆخان نەک بڵم لەبەرەوەی یاریزانێکی ئەرجەنتینی کردە دەرەوە و زۆر ئەم شەو ئەو یاسانەی تۆپی پێ کە ئەبوایە لە هەموو یاریەکانە بەرجەستە بکرایە ئەم شەو ناوبژیوان لە 100% بەرجەستەی کرد یعنی بە هیچ شێوەیەک حسابی بۆ ئەوە نەکرد کامە ئەرجەنتینە و ئەمە مێسیە و ئەمە نابێ ئەوە بکە و نابێ بکە هەموو ئەو کارتانی کە پێویست بوو بدرێت لە کاتی خۆیان درا و ئەو کارتی دووەمی زەردەی کە ڕایکێشە ئەگەر هەنێک مشتومڕ هەبوو لەسەرەوەی کە گوایە بۆچی کارتی زەردی دووەمیە ئەگەر ئێمە سەیری فاوڵەکەمان کرد بە قاچی چەپی یاریزانەکەی ئەرجەنتین بە قاچی چەپی هات بەرە و قاچی ڕاستی یاریزانەکەی ئیسپانیا بۆیە کارتی زەردی دوم ینی ناوبژیوانەکە من ئەتوانم پێت بڵێم لە 100% یاساکانی تۆپی پێی بە شێوەیەکی زۆر 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 باش جێبەجێ کرد بەڵام ئەومان بیر نەچێ هێرۆخان لە میاریەیە تیپی ئیسپانیا طبعا ئەمە 39 هەمین یاری بوو لەسەر یەک بە هەموو پاڵەوانێتەکان و بە یاریە دۆستانەکانی شێوە 39 یاریە تیپی هەڵبژاردەی ئیسپانیان نەدۆڕاوە و لەم یاریانەی کە بڕێوە چوو لە جامی جیهانی تەنها گۆڵ کە لێی کرا ئەو گۆڵە بوو کە هەڵبژاردەی بەلجیکا لێی کرد شانازی بۆ گۆڵەوە ئەکەن بەلجیکا ماڵتان ئاوا بێ ئەنا ئەزانی چۆنە آخر سێری کە هێرۆخا مەسەلا ئەوە نییە مەسەلا ئەوەیە ئەو گۆڵی دووەمەی کە لە بەلجیکاش کرا با بڵێن بە هەڵەیەکی وەڵچەکە بوو یعنی مەبەستم لەوەیە ئاستی من لەوە کەم ناکەمەوە کە بڵێم ئیسپانیا تیپێک بوو ینی هەموو کەس شاوەڕێی ئەوەی ئەکرد کە ئیسپانیا زۆر بە زەحمەت گۆڵی لێکرێ من مەبەستەکەم لەوەیە یعنی کەمترین یەک گۆڵی لێکراوە بە هەموو گۆڵی کەم لێکردانا و هەوڵی گۆڵی زۆریش نادات ینی بە شێوازێک یاریەکە هەوڵی گۆڵی زۆریش ناکە ینی شڵەژانی پێوە دیار نییە تیمەکە کاکدانا ئەس دخوازم vê derfetê bikarbînim ji ber got her car kagdana di vê dema cama cîhanî dibû mêvanê me wext kurt bû ez dixwazim hinek kat bidim kagdana ku behsa asta niha dem heye behsa asta navbijîwaniyê ji destpêka ji roja yariya yekem ya li Meksîkê çêbû heta vê yariyê te bi giştî çawa dît kagdana asta navbijîwaniyê û li gel ew miştûmirê ku li ser Arjentîn di çend yariya diçêbû کاکدانا دیارە کاکدانا پرسیارێکی تەکنیکی هەیە بەرحاڵ ئەس vê pirsê bihê lin ji ber wexwazim derfetê bidême hêreko li ser biaxive kagdana yek ji wan kesa bû ku bi awayekî berdewam dibû mêvanê me niha jî ew dîmenên zindî ku niha derdikevin hêro ji Arjentînê ne bi awayekî rastixo پیرۆزباهیên handerên tîma niştimaniya Arjentînê li seranserî Arjentîn İspanya dڵی خەڵک ئەوە مەکەرەوە nebime bême destû bi her hal mitxwaz ez bêjim ku ev dîmenên rastixo niha em dibînin براستی و هر بردوام من هنوز باور دکم د چند دم جمێرên پێش de heta beyanî piraniya van welatan niha demjimêr gelekî derenge ji ber wilo wê berdewam bikin لەوێ ئەبینین سیروان لە دیمەنەکان ئەبینین ئێمە کە
خەڵکێکی زۆر ڕژاونەتە سەر شەقامەکان پشتیوانانی ئیسپانیا کە خۆشحاڵی خۆیان دەرەبڕن بە ئاڵای ئیسپانیاوە ئەو خەڵکامووی زەرد و سوورە کاتەوە چۆنەڵی بە تەواوەتی لە شاشەکە ئەوە ئەبینین لەم لاشەوە لەناو با بڵین ستادیۆمەکە هێشتا کە تیمەکە لەوێن ئێمە چاومان لێیە کە چۆن خۆشحاڵی دەرەبڕن ئەندامانی ئەو هەڵبژار دەکە کە سەرکەوتنیان بەدەستێنا و چاوەڕی ئەوە ئەکەن کە کاسەکەیان پێ بدرێت بەلکی بەرنامامە ئەم نەگهێژن کۆ دوێ دەما هەندە بە ئاوایەکی ڕاستوخۆ وەشانە زندی بکن بەلکی لێ جارێکدن ئەمێ بینم بیرە بینەران کۆ سەرۆکی ئەمریکی دۆناڵد ترامپ لورە لە ستادیۆمە مێت لایف لە نیویۆرک و نیوجێرزیە و د چارچەوەی ڕێوڕسمێن دانا جاما جیهانی بۆ تیمە سەرکەفتی تیمە ئەسپانیایە و سەرۆک ترامپ لەگەل سەرۆکی فیفا ئینفانتینۆ جیانی ئینفانتینۆ باوایەکی فەرمی جاما جیهانی پێشکەشی ئیسپانیا یان کاپتێنی تیمە ئیسپانی بکەین تیمی ئیسپانیا ئەکەن و ئەمەش هەروەکو ئاماژەمان پێکرد دووهەم جامی جیهانیە کە ئیسپانیا بیباتەوە باشە سیروان زۆرترین جامی جیهانی چ وڵاتێک بردوێتێ و لە ساڵەکانیش ئەگەر بتوانی هێرۆ تدزانە ئەزنا پسپۆری فەتبۆڵێمە جارێکی ترژەزنا پرسە خۆ پچێکی قورسر بکە جارێکدن نەنا من حەزەکەم لە ئاستێکا بیهێڵمەوە کە بتوانی جوابی دەیتەوە ئەس دەبێژم بەرازیل ئەس دەبێژم بەرازیل یعنی دڵنیانی بەرازیل چەند جار؟ 5 جار 5 جار بەڵێ ساڵەکان جارە ئیجاتە قورس کرد ئۆکێ نەها پرساتە خۆش بوو ئەز ژیە نو دەست پێ بکەم هەری داوی بەرازیل بەری 24 ساڵە ڕاستیژی تیمەکۆک بەرازیل لە 24 ساڵ دەست نەخستیە 2002 بەرازیل جارە داوی بوو جاما جیهانی دەستخست بەری وێ 4 ساڵە 98 قۆناغا داوی گێمە داوی بەس فەرەنسا دۆرە بەری وێ 94 لەڤی وڵاتی لە ئەمریکا جارە یەکەم لە ئەمریکا لەگەڵ ئیتالیا هەلبەت غەزین بچوو بووم هێرۆ ئەز منا بەس بۆ خەونەکێ تێ بیرم من 94م بە تەواوەتی ینی ئەو جامی جیهانی کە بە تەواوەتی بیرما 94 تێ بیرام و خەونەکێ 98 باش تێ بیرا من لێ بڕاستی باسی تەمەن نەکەین من بیرم تیشترا و ئیجابەری وێ زەحمەت دەبێ هێرۆ بڕاستی 56 62 بەڵێ بەرازیل 5 جار جامی جیهانی بردوتەوە کە زۆرترینە هەتا ئێستاژ لەگەڵ ئەوەی کە ئەوەندە ساڵەیە بەرازیل نەی بردوتەوە بەڵام لەگەڵ ئەوەشە زۆرترین جامی جیهانی بەدەستێناوە و هەرگاوژی بڕاستی حتا ئیساژی هەرگا وەکو کاندیدێکی سەرەکیە بەڵێ بێگومان و هەر ناوەکە کاڵی بەرازیل ناوەکە لەوێ خۆی سامێکی هەیە لەگەڵ تیمەکەی بەرامبەری بەڵام سیروان پێم وابێ ئەمە دوایین جامی جیهانیشەکە یاریزان مسی بەشداری تێدا بکە بەڵام لەوە ناچێت ئیتر بەشداری بکە تەمەنی 39 ساڵە بەفەرمی ڕانەگەهاندیە بەڵێ بەفەرمی ڕاینەگەیاندۆ بەڵام لەگەڵ تەمەنەکەی تر لە نزیکەی 40 ساڵەوە خانە نشینە بن بەڕاستی بەڵامی تر با بگەڕێنەوە لای پامنێرەکانمان یا ئەگەر کاکدانا ئامادە بێ جارێکی تر بگەڕێتەوە لامان با بزانین دەرهێنەری بەرنامە دەتوانێت کێمان بۆ بگەڕێنێتەوە بزانین کێ لەسەر خەدماوە لەگەڵمان هەرسێ پامنێرمان لەوێن با بگەڕێنەوە لای ئەیوب لە دوای گۆڵەکەەوە لە دوای سەرکەوتنەکەەوە نەمانزانی لای ئەیوب چۆنە ئەو خەڵکەکە زۆرتی ئاماژەی پێکرد کە زۆربەی پشتیوانی ئیسپانیا بوون لای ئەیوب ئەیوب ڕەوشەکە لای تۆ چۆنە ئێستا؟ راستی روش آنا گلنی چیه آنا وقتا کو ام تماشا دکن بری چند دقیقه لوی داری به هزاران کس هبو هما دکارم بیجم زور کس چون گله کس هما ما نمان جبوی جی راستی هن کس وقتا کو لوی داری چون دلوان گله خمگین بو لی هن کسی گله کفان جی دا بو راستی وی داری دا یعنی انقره دا ام دکارم بیجم کو باندورا کا اسپانیای سر همو کسی دا خود دیار کرد لراستي كو ارجنتيني پشتري ارجنتيني دكرنجي اوجي گلك بون اوجي
دوی دریدا خمگین چنه مالافه جبو که سبیجیز خواه اوه کار دست که انا بشکل که استاد داوی بود. بله ایوب مر بمین از هرم قام شلوم هیرو هرم جم امجد جاره کردن امجد دست بیکا وی برنامه تگو آلیگرین ارجنتین جین اسپانیا بهترین ولو خیاد که براستی آخافتنا تا راست وش برگو الدو تدنرم ها والای کس نمایی بکت شون. راس ام بیجن نها کم کس لور مانه او جی کسی نالیگری ارجنتین نجبرگو خمگینن دبکو لحطان ها مانه لما پرانیا آلیگرین اسپانیا نها بری خدان سنتر باجار شبوكو ام بيجن كيف خوشيا خود دوام بكنج بر برازيل فير ستايلك هي دما كو تيما وانا بسرد كذا بعربيان باوتومبيلان لنافا باجار دقارن وكيف خوشيا خو بردوام بكن حتى ساعتين سبايش خو سيروا انها لفر ساعات يكوني في سري سباهيه دي اما اليجرين اسبانيا ام كارن دنگ بكن دنگ تقينان جندري باجار تي دنگ كيف خوشيه دنگ تومبيلان هيم بردوام ودقارن تفيكو كيمن جيلي اما بردوام كيف خسين بله امجد براستی قامش لو جی وک سلیمانیه قال لك جرا راستي ايريشن وكي دن هاتنا دما شرين داوي دا ام بيجن درون وايريشن وكي دن لتقين وليستكين اغريك وانها تيم بهيستن لقامش لو اي كيف خوشينه ام هي فيدارو هرقاف وصاب تقين كو وصاتين بهيستن هرقاف اي بيروز باهيابن بله هيرو بابچین لای سنور بزانین امجد باسی اوا که او تیمی براوی سنور دله دوایی با اتومبیل لناو شار اگرین و خوشحالی خوان داره برن آهل سلیمانی شتکی واه هیا لهریمی کردستانی جنری تکی لو جوره هیا هيرو دولي بردنا كامل لبر قربال في شوينك دنك زور بباشي ناقات لايمن يعني توزي بزحمة دنقية وقات لايمن بلام بدنياية ويك الرنقة ايو استاقر نشي بينن بيستي نمايشي اوتومبيل بن بدر لو يك خلق خوش يعناتوني بسرجادة كان لرقي اوتومبيل كان يعني هون نمايشة كان وهورليدان ودرافتكن جوتانليتي شماريكي هيجكار زور اوتومبيل وخلق رشاون بسر شقامة كان تابر دوامي يعني لبردوامي برنامجي ما تاديت شماري هات ندروي هاندراني اسبانيا زيادة تبدأ الخوشي خلقو قربالخو جموجو لسر شقامة كان زيادة تبدأ هيرو كم خوش اشتيك بلم تو جوريك لنا عدالتي برامبر بسيروان هستن فكرنا عدالتي برامبر بسيروان كيف سيروان خوي دوخي دروني الرنقة هند لبارنا ببوي دوراني انا كي توش بكوملك برسياري جورا وجورو خست بردم تابي كرنويكي زور كرس ابو امر عادي دروني سيروان كيف راس نانا سنور خمينا خو من والله ما همو برسيوي دا خمينا انا حتى استا والله مكاني باج ويا لبرسيارك دو لدو شوينين دو برغي برسيارك نزاني باشا سنور از پرسک دنشته بکم سلیمانیه بو کسین گو سلیمانیه نزانن شار ناس ناکن باش تنها جهه گو تنها لیرا وستایی جرد بین چه او شقامه هان چیه کو خلق لو باوای کی گرسئی لکو بونه سيروان بقورة من باش برسيارك تينا قموكوتن بهوي قربال في جاقة سنور دمانيو بزانين او شويني كإسا تويلي او ناوچه چه ناوچه که بور کسی که نزانه سلیمانی شارزانه بی بوی بزانین لکوید لسلیمانی بله اسا تيجشتم من لشقامي صهولكي سليمانين كيك لشقامة هرا ديارو قربال خلكانو برجمو جولكاني شاري سليماني ام يرو كناون ديقوا لراستي دا كرد زور جار بودر بريني خوشيكاني بونا رزايتيكاني ام شقامي بكاريناو هرم شقامي بشتي من بوكاتي كا برسي روشاوي كردستان وروشواتي كردستان بونمونا كوتا دوخيكي امني خرافو خلقي بدرجة ام شقامنا رزايتيان در بري زور جار لمناسبة خوشيكاني شادو بارا بله سنور سپاس گلک سپاس هر بو زانیاریتان استا او سروک ترامپ لناو ستادیومکەیە ڕۆشتە ئەوێ تاوەکو کاسەکە پێشکەش بە تیمی ئیسپانیا بکات لێ مخابن هێرۆ ئەم نکارن وی بەشیش بەرگو دەما مەلڤێدەکێ بداوی دەبێ بەرنامەیە زندی هەلبەت ئەمێ لەسەر پلاتفۆرمی دەنگی ئەمریکا بێگومان بڵاویانەکەینەوە بەردەوام بن لەسەر پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر سوشیال میدیای دەنگی ئەمریکا کە بتوانن هەموو بابەتەکانمان ببین و هەروەها زانیاریەکانتان لەوێەوە بۆ گوازینەوە وێنەی جۆرا و جۆریشتان پێشکەشەکەین کە لێەوە بیبینن وێنەکانی کە سەرۆک ترامپ چۆن
با بڵین ئەو جامی جیهانیە پێشکەش بە تیمی ئیسپانیا دەکات. هێرۆژ دەستپێکە ژڕۆژە یەکی 11 زێرانی حتا ئیرۆ باوایکی ڕۆژانە ڕۆژێک و بەرنامەیە زندیە دەنگی ئەمریکا سەر تلڤیزیۆنی هەبوو بەشێکی تایبەت بە ڕۆمالکردنا ینی ڕۆمالەکە تایبەت بە جاما جیهانی هەبوو. ئەزووتە چەند جارە هەور دەکەتن لێ پرانیاوێ من دەکرد و جارێکێژی هەفکارامە بیتە مەشایخی ئەو بەرنامە پێشکەش کرد مخابن و ئەف بەرنامە دووماهیک بەرنامەک و پەیوەندیاوێ بڕۆمالێکە تایبەت یان میڕۆماڵە تایبەت یا جاما جیهانی بە بەرحال ئەمێ هەر ئەم بێژن هەلکەفتێ نووسین وەرزیشی باوایەکی بەردەوام هەم لەسەر تلڤیزیۆنی هەمژی لەسەر پلاتفۆرمی مەدیا جوواکیە دەنگی ئەمریکا ji bo bînerên xweşewîst bişopînin û vêyekê ji hêro em gihiştin dawiya vê romala taybet pîroz be bo alîgirên Espanyayê û good luck wek dibêjin ji bo yanî hard luck ji bo alîgirên Arjentînê heta careke din bimînin di xêr û xweşiyê de. Her li xweşiya bin katekî xweş.